من ناوم سازگارە خوێندکارم لە زانکۆی کۆیە خۆشحاڵم کە بەشداریم کردووە لەو خولا کە تێدا پەرم داوە بە بوارێکی ژیان کە سەرکەوتوو بووم ئەویش خولی خەیاتیە و خۆشحاڵشم کە مامۆستاکەمە مامۆستا ئاشنا مامۆستایەکی زیرەکە و لەم لایەنەوە دەمەوێت پەیامێک بێەوە بگەێنم کە لە هەموو بوارەکانی ژیانتانە پەرە بدەن شتی نوێ بزانن چونکە ژیان پێویستی بەوەیە کە لایەنەکانی تری بزانی سەرباری ئەوەی کە خوێندکارم لە زانکۆ ویستیشم بەشداری بکەم لەم خولی خەیاتیە و ئینشاڵڵا لە دوا ڕۆژدا بتوانم چەندەها شت بدورم هەم بۆ خۆم هەم بۆ ماڵەوەش. بەڵێ لە ماڵەوە مەچینەمان هەیە دایکم هەیەی بۆیە من زیاتر حەزم لێ بوو فێر ببم بۆ شتی ماڵەوە ژیانی بدورم و بۆ خۆشم سوودی هەبێت. داواتان لێ دەکەم کە بەشداری بکەن لەو خولانە و چەندەها خولی تر هەیە کە بەهرەکانی خۆتان لەو خولانەدا دەربخەن و نەک هەر لە ماڵەوە دابنیشن بەڵکو سوود ببینن لەو خولانە کە چەندەها خولی تریش هەیە وەکو خولی کۆمپیوتەر، خولی خەیاتی، خولی زمانی ئینگلیزی ئەوانە زۆر سوودیان هەیە. هیوادارم کە لە ماڵەوە بێنە دەرێ و پەرە بە شتەکانی تری ژیانتان بدەن. سڵاو، من ناوم شیرازە، ئەندامم لە سەنتەری کارە. بێگومان لە چوارچێوەی گرنگیدان بە خولە پیشەیەکان سەنتەری کار باوکاری ڕخراوی چەتر چەندین خولی پیشەیە جۆرا و جۆر دەکاتەوە. خولەی پیشەیەکانمان بریتین لە خەیاتی وەک دەبینن، خولی کۆمپیوتەر، بێگومان ساڵۆن، لە هەموو جۆرەکاندا خولمان هەیە چاکردنەوەی ئامێرە ساردکەرەوەکان و مۆبایل و هەندێک خولی دریش. بێگومان وەکو سەرپەرشتیاری خولی خەیاتیەکە خولی خەیاتیەکە بێ بەرامبەر کردومانێتەوە بۆ خانوان بۆ ئەوەی دەرفەتێکی باشتریان بۆ بگونجێ بۆ ئەوی لە داهاتوودا پشت بە خۆیان بەستن و خاوەن کار و پیشەیەکی خۆیان بن. و بێگومان لە سیستانی ئەم ساڵیشدا مانگی یەک خولێکی تایبەتمان کردەوە بە خانمان ماوەی مانگێکی خایەن. ئێستا خۆشبەختانە فێرخوازەکانمان دوکانی خۆیان هەیە و خاوەنکار و پیشەی خۆیانن. وڵات جا هەموو ئافرەتێک تایبەتمەندی خۆی هەیە، خولیایەک بە خۆی هەیە کە گرنگی پێ بدات، جا بێت لە ڕێکخراوەکاندا پەرەی پێ بدات. بێگومان سەنتەری کاریش بە دەرنیە لە ڕێکخراوەکانی ترکە جۆرەها خولی دەکاتەوە، جا بێت لێرکانە بەهرەکانی خۆیان پەرە پێ بدەن، بێگومان سوودێکیان دەبێت. وەڵا هیوادارم بەشداری بکەن، هیوادارم پەرە بە خۆیان بدەن و لە سەپەیەکانی خۆیان بوەستن و بنە خاوەن داهات و کاری خۆیان. ناوم ئاشنەکاو ئیسماعیلە، لە خولی ڕێکخراوی چێتر بەشداریم کردێ وەک مامۆستایەک. لەم خولەدا 25 تەڵەبەم هەیە، لە دەورەکانی دیش تقریباً 35 دەورەم هەتا ئێستا کردیتەوە لۆ خانمانی شاری کۆیە، بەشدارێکی زۆر هەبووە. شەر نییە برێ لەو 25 کەسەی هەر هەمووی فێری خەیاتی بن، باش هەندێک فێر دەبن، بەس لەو 25ش دەتانبرێ بادەیان بە مەزبوطی فێر دەبن. حەزیانە ئیشەکە هەیە زۆر لە هەموو مانجێ داوام لێ دەکەن کە دەورات بکەمەوە لەم خولە بەشداری بکەن. من هەردووچیان دەکەم، هەم لە مارەش ئیشەکەش دەکەم، هەم برێ دوکانی شمێ خەیاتیش دەکەم، هەم لە دەرۆژ ئیش دەکەم. لە بەروەی زۆر ئەوم لێ دەکەن داوام لێ دەکەن کە لە دەرۆژ ئیشیان لۆ بکەم. لە بەروەی لە 2015ەوە دەستم بە دەورات کردیە لە شاری کۆی لە گوندەکان دەستم پێ کردیە. زۆریان حەز لە ئیشەکەمە، هەم بە فێربوونێکی ئاسان فێرم کردینە. ئیشەکەیان لەکن خۆش بی، یعنی خۆشەویست بی ئیشەکان. ئێستا من لۆ خۆم ئیشەکەم زۆر حەز لێیە، یعنی حەزم لێیە دائیم ئەگەر بێ و ڕۆژێ سعاتێک 2 سعات ئیشی ماڵۆ بکەم ئەوەی دی تەرخانم کردێ لە ئیشە خەیاتیەکەم. خوا یەکە و جار ئێستا لە هەموو دەوراتەکانیش وام گوتۆ قسەم کردیە، یەکە و کە دەتەوێت فێری خەیاتی بیمەهانەی نەگری دەتانی بەدەستی ئیش بکەیت. ئەمن لۆ خۆم یەکە و جار کە خۆم فێر کردێ و دەوراتیشم زۆر کردەوە بەدەستی دوورمانم پێکردینە، زۆر سەرکەوتوش بوونە کە بەدەستی دوورمانیان کردە. ئێستا برێ لە ئی شاری کۆیە تۆزە برێ گچکەیە پەرەی پێ نەدرایە، دەنا خەیات زۆرە لە شاری کۆیە، کاتی قەدیممان زۆر باشیشن.
ئەوەک برێ لۆ خۆشم وەخت خۆی کە فێری خەیاتی بمە دەورەم نەکردیا هەرچیت مەکن خەیاتی خۆم فێر کردیا لە ماڵەوە خۆم فێر کردیا دەورات نەبوو کاتێک من خۆم فێری خەیاتی کردیا. وەڵاهی ئەمن خاتێکە لەوەی کە دەست و مستی خۆتە بە فێربوونی خۆتە ئەوە زۆر زۆر شتەکی باشە لۆ خانمان لەو 2 مانگە و 3 مانگەی هاوینەش زۆر خۆل دەکرێتەوە لە دەوراتەکە حەزمان لێ بەشدار بن لۆ خۆیانە شەرنی ئەتو برێ ببمە خەیاتە تەواو لە دەرە ئیش بکەم لۆ خۆت لۆ فێربوونی خۆت لۆ ئەزمموی خۆت بیکەی زۆر باشە. ناوم دڵنیا قەدرە و دانیشتی شاری کۆیە. زۆر سپاسی ئەو ڕێکخراوەیە دەکەم کە ئەو هەلەی بۆ ڕەخساندوین بتوانانی بەشداری ئەو دەورە بکەین ئەویش بێ بەرامبەر بێگومان هەر شتێکی کە دەست پێ دەکەی دەبێ حەزی لەگەڵ بێت ئەمنیش هەم وەک حەزێکی بووە و هەموو کۆوەشکا بتوانم لە دوا ڕۆژدا کەڵکی لێوەری بگرم و ببێتە ڕێگایەک بۆ دەرامەت و بۆ بەڕێکردنی ژیان. ڕۆژی یەکەم کە هاتم زۆر قورس بوو بەلامەوە بەس مامۆستا کە دەستی خۆش بێ زۆر بە جوانی بۆی ڕوونکردینەوە و قیاسات و شێوازی بڕینەکە بۆیە ئێستا بەلامەوە قورزنی و ئاسانە.